بینەران ویسەرانی خۆشەویست، ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر. خۆشەویستان وەجارێک تیژ لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بە یەک دەگەینەوە. هیواداری نەڵقەی ئەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان نەڵقەیەکی تر ناونیشانی ئەم حەڵقەیە تەرخان کراوە بۆ چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانمان بکەین، چۆن پەروەردەیان بکەین بۆ ئەوەی کەسێتێکی دەروون دروستیان هەبێ، سەرکەوتوو بن لە ژیانە. ئێمەش لە سایانە بحەسەینەوە کەواتە مامەڵەی دروست چییە؟ ئێمە وەکو دایک و باوک، وەکو مامۆستا، وەکو دادا لە دایەنگاکان لە باخچەیسان چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانمان بکەین. هەمومان دەزانین بەڕێزان پەروەردەی مناڵ کارێکی ئاسان نییە. مناڵ کە یەتەم دنیایەوە بوونەوەریەکە ئاڵۆزە، جۆرەها حەز و ئارەزووی هەیە، بە ئاسانی دەستەمۆ نابێ، ئەبێ شارەزای سایکۆلۆجیە تێبین، ئەبێ شارەزای باری دەرونیەکەی بین. بێگومانەوەش ئەبێ کەسەکە شارەزا بێ، زانیاری هەبێ، مادام بووی بە دایک، مادام بووی بە باوک، ئەبێ خۆت ئامادەکەی بۆ ڕۆڵی دایکایەتی، بۆ ڕۆڵی باوکایەتی. بەڵام بەداخەوە ژمارەی زۆر لە دایک و باوکی ئێمە وەکو پێویست شارەزایی لە سایکۆلۆژیی مناڵ نییە، کامەش دەبێتە هۆی ئەوەی کە نەتوانێ وەکو پێویست لەسەر بنەمایەکی زانستی مناڵەکانیان پەروەردە بکەن. یەکەم شت کە ئێمە پێویستە ڕەچای ئەم خاڵانەی خوارەوە بکەین. یەکەم دانپیانان. مەبەستمان چێ بەڕێزان بە دانپیانان؟ یعنی ئێمە وەکو دایک و باوک مناڵەکانمان هەر کارێکی باشی کرد، هەر چالاکیێکی کرد، ئەبێ دەستخۆشی لێ بکەین. ئیتر کارەکە ئەوە بێ قاپێک باتە دەستمان، کارەکە ئەوە بێ دەرگاکە بە جوانی پێوە بە بانگمان کردوتی بەڵێ هەر کارێ ڕفتارێکی جوانی کردای مناڵ چەند پێی خۆشە بڵێ دەست خۆش، ئافرین، ئیعتراف بکەین، دان بە کارە جوانەکانیانە بنین. بەداخەوە زۆر جا مناڵەکانمان دەیان شتی جوانەکەن لە بەرچاومان، بەڵام ئێمە پیان ناڵێن دەستخۆش، پیان ناڵێن ئافرین، پیان ناڵێن کارێکی باشە کرد. بۆیە پاش ماوەیە لە بیریانە چێتەوە وازی لێن و جارێکی تر نایکەنەوە. بۆیە یەکەم هەنگاو ئەگەرەتەوێت لە کارەکە تا وەکو دایکێ، وەکو باوکێ، وەکو دادەیەک، وەکو مامۆستایەکی باخچەی ساوایان سەرکەوتوبی، مناڵ هەر کارێکی جوانی کرد، هەر چالاکیێکی کرد، دەستخۆشی لێ بکەین. ئەزای مناڵ چەند پێی خۆشە کە کارێکی جوانەکە، دەستخۆشی لەکەی، چۆن بڕوای بەخۆیە بێ، متمانی بەخۆیە بێ، کە ئیشێگەکە دەستی شتێکی جوانەکە ئۆتۆماتیکیەن سقەی بەدەستە بێت، متمانی بە خودی خۆیە بێت، متمانی بە کەسێتیە بێت. بۆیە یەکەم خاڵەوەیە کە ئێمە دان بە کارەکانێ بنێن. دوو، قسە و گفتمان بەڕێزانە بێ وەکو یەک بێت. ئەبێ قسەکانمان کە ئەیکەین لەگەڵ مناڵەکانمانە ڕێنماییانەکەین تەمومژاوی نەبێت. بەداخەوە زۆر جار مناڵەکە نازانێ چی کردووە، یاخود دایک و باوکەکە کارێ شتێکی پێڵێن مناڵەکە لی تێناگە، نازانێ مەبەستی چی بووە. بۆ نمونە تۆ مناڵەکە و لەو کاتە لەوانەی لە مناڵێکی تری یابێ یا شتێکی کردبێ، پاش ماوەیە لێ ڕۆڵە خۆشمەوەی، ئەزانی تۆ دڵی منی، تۆ جەرگی منی، تۆ کەسی منی، من تۆم زۆر خۆشەوێ. ئەی بەسە مناڵەکە نازانین لەسەر چی خۆشە دەبێت. لەوانەیە لە خوشەکەی یاوێ لە وڵات دیارە کە من لە خوشەکەم بەم باوکم دایکم خۆشمەوێ، لەوانەیە تفی کردبێ، لەوانەیە جنێوی یابێ، لەوانەیە شتێکی ناشرینی کردبێ. بۆیە ئەبێ ئێمە کاتێک کە دەستخۆشی لە مناڵەکانمانەکەین، کاتێک کە ئاڵین دەستخۆش کارێکی باشە کردو، ئەبێ بۆی ڕوونکەینەوە کارە باشەکەی چی کردوێتی. ئافرین یارمەتی خوشکە بچووکەکەتدا، کەواتە لێرێ هات چەند ڕوون و وازەح بوو قسەکانمان، کە ئاڵین دەستی خۆش بێ، ئافرین یارمەتی خوشکە بچووکەکەتدا لەسەر ئەوە دەستخۆشیمان لێ کردوە. بەڵام هەر بڵێ نافەریم تۆ کوڕێکی عاقڵی، تۆ کوڕێکی زیرەکی، تۆمان خۆشەوێ، بەڵام نەزانێ لەبەر چییە، بێگومان لە مێشکی مناڵەکەیە لای خۆیەوە ڕەبتێکا بە شتێکی ترەوە. لەوانەیە کاریشی کردو لەن فیکی کردەوە کووتمان جنێوی یابێ، لەوانەیە شتێکی لە گیرفانی باوکی دەرهێنابێ، کاڵی خۆشمانەوە لە دیارەمە کارێکی باشە لەسەری بەردەوام بێ. بۆیە کە قسە لەگەڵ مناڵەکانمان ناکەین، ئەبێ ڕوون بێ، وازەح بێ، تەمومژاوی نەبێ، مناڵەکە لێمان تێبگات. کاڵی تۆم خۆشەوێ بێ پێ بڵێ لەبەر چی؟ لەبەرەوەی کوڕمی، لەبەرەوەی کچێکی جوانی، لەبەرەوەی عاقڵی، لەبەرەوەی بە قسەمانەکەی، لەبەرەوەی. بۆیە بێ شتەکانیان بۆ ڕوونکەینەوانێ، ئەو کارەی کە کردوێتی ئەبێ بۆی ڕوونکرێتەوە تاوەکو هەستکە کە کارەکەی باشە. بۆیە باوکو دایکی خۆشیانەوێ ئەبێ لەسەری بەردەوامێ. یەکیشتر لە بنەماکانی پەروەردەی دروستەوەیە کە مناڵ شارەزایی هەبێ دەربارەی دیاردەکانی ژیان، توانای جۆگرتنی هەبێ، لێزانی هەبێ. طبعا ئێمە کۆمەڵی شتمان هەیە بەڕێزان لە ژیانە پێویستمان پێێتی. یعنی مناڵێکە 3 ساڵە 4 ساڵە ئەبێ خۆی نان بخوا، ئەبێ خۆی جلەکانی لەبەرکە،
ئەبێ خۆی پێڵاوەکانی لە پێکە ئەبێ خۆی شتەکانی بکاتە ناو جانتاکە و جانتاکەی بکاتەشانی هەر کاتێ ئەم شارەزای یانەی هەبوو لەی مەترسە ئەبێ مناڵەکانمان فێرکەی جۆگرێکی باش بن بەڕێزان بەداخەوە هەتاوەکو ئێستا ئێمە وەکو دایک و باو ئێمە وەکو مامۆستا و دادە جۆگرێکی باش نین جۆ لە مناڵەکانمان ناگرین حتا لە کەناڵەکانە سەیریکە لە تەلەڤیزیۆنەکان ئێمەی گەورە بە حساب کە ڕۆشنبین و قساکەین قسە بە یەکتریە بڕین لەگەڵ خێزانەکەمان لەگەڵ هاوسەرەکەمانە لەگەڵ خوشوبراکانمانە لەگەڵ قوتابی خوێندکارەکانمانە کاتێک کە قساکەین هێشتا قسەکانی تەواو نەکردو پێ بڕین هێشتا ئێمە قسەکانمان نەکردو و پێمانە بڕێ کەواتە نەمانتوانیەوە لە مناڵیەوە وەکو جۆگرێکی باش ڕای بێنین بزانێ جۆمان لێ بگرێ کە ئێمە چی ئەڵێن کەی تەواوین چاو قسە بکات بۆیە مناڵ کەوێتە دنیا و بەڕێزان شارەزایی نییە دەربارەی هیچ شتێک دەربارەی دیاردەکانی ژیان ئەوە ئەرکی ئێمەیە لە ڕێگەی پەروەردەوە لە ڕێگەی فێرکردنەوە فێری ئەو شتانانی بکەین مەهارات لێزانی کە لە ژیانە پێویستی پێێتی بۆیە گرنگە ئێمە وەکو دایک و باوک لە پاڵ دایەنگا و باخچەی ساوان و قوتابخانەیە کۆمەڵێ شتەیە کە مناڵ پێویستی پێێتی فێری بکەین بۆ ئەوەی لە ژیان بەردەوام بێت ئێمە ناڵین فێری کە شەڕ بکات بەڵام خۆ بێ فێریکەی دیفاع لە خۆی بکات ئێمە ناڵین بە پەلاماری خەڵک با بەڵام ئەبێ توانای هەبێ خەڵک لە خۆی دوور خاتەوە پەلاماری نەیە مافی پێشێل نەکرێت ئەبێ شارەزای ئەوەی هەبێ کە مافەکەی پێشێل کرا ئەو لێزانی و شارەزایی هەبێ هیچ نەبێ بچێ بە مامۆساکەی بڵێ هیچ نەبێ بە دادەکەی بڵێ بە توێژەری کۆمەڵایەتەکەی بڵێگەل لە قوتابخانە بوو بێ بە ئێمە بڵێ لەگەل لە ماڵەوە بوو بڵێ باوکە و کوڕەوەی لێ سەنگمەوەی کرد ئەوەی کرد ئەوەی کرد تا ئێمە فێریکەن وڵی باوکە گیان داوای شتەکەی لێ بکەرەوە نەیەتی بە مامۆساکە بڵێ یا بە باوکی بڵێ یا بە دایکی بڵێ یا ئەوە نەک فێریکەن شەڕە بۆ کسکا و بە شەق لەی بسەنگێتەوانی و مناڵەکانمان عودوانی شەڕانی بن خاڵێکی تر بە ڕێزان هاوکاری نێوان دایک و باوکە زۆر گرنگە یعنی بەداخەوە زۆر جار تەرەفێک بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە دایک زیاتر ئەرکەکەی لەسەر شانە ئەگەر ئەمانەوێ دایکە کەش سەرکەوتوو بێ کە هاوسەرمانە ئێمەش لەگەڵ یا بەختەوەەر بین ئەبێ هاوکاری هاوسەرەکەمان بکەین لە پەروەردەکردنی مناڵە لە یارمەتیدانانیان ینی مناڵە پێویستی بەوەی بەڕاستی متابعە بکرێن پێویستی بەوەی ئەرکەکانی قوتابخانە و خوێندنگای جێبەجێ بکە بە دایکم هەموویشە ناکرێت بەداخەوە زۆر جار باوکەکان بە بیان و ئیشکردن و هیلاکن و لە دەرەوەی ماڵن خۆیانە دزنەوە لەوە ئەرکێکی قرس دەخەینە سەر دایکەکە و دایکەش لەوانەیە فەرمانبەر بێ مامۆستا بێ لە دەرەوە بێ لە هەمان کاتەیە ئیش و کاری ناوماڵەکە بۆیە پەروەردەی مناڵ نابێ ئێمە وا بزانین پەروەردەی مناڵ بەس ئەرکی دایکە ئەرکی باوکیشە بە تایبەتی ئەمە شتێکمانەیە پێڵێن جێندەر ڕۆڵی کۆمەڵایەتی یعنی ئەم مناڵە بێ فێر بێ ڕۆڵی خۆی چییە لە ژیانە ئەگەر کوڕ بێ پێویستی بە باوکیەیە ئەبێ ڕۆڵی نێرایەتی فێر بێ ئێمە لە توێژینەوەیە کە کاتی خۆی لەسەر مناڵی بێ باوک و دایک ئەوانەی کە دایک و باوکیان نەماوە و ئەوانش کە باوکیان نەماوە بەڵام بەدیلێکیان هەیە خاڵە مامە برایشی گەورەیە باپیرە لەگەڵ یان ناژی دەرکەوت بەڕێزان ئەو مناڵانی کە باوکیان نییە بەدیلیان هەیە کەمتر کاریگەری بێ باوکیان لەسەر دیارە و تقریبان ڕۆڵی نێرایەتی ڕۆڵی خۆیان فێرە بن وەکو کوڕێت چۆن ڕفتارەکەن لەبەرەوەی بەدیلێکیان هەبووە جێگرێکیان هەبووە لە جیاتی باوکی خاڵی هەبوو مامی هەبوو بەڵام ئەو مناڵانی کە باوکیشان نەمابوو لە هەمان کاتا کەسێکی پیاو لەو ماڵەیە نەبوو ببێ بە بەدیل ببێ بە جێگر بۆ ئەم مناڵە وەکو خاڵێ مامێ باپیرێ برایەکی گەورە زۆربەی سیفاتەکانیان مێیانە بوو لاسایی دایک و دایکیان کردبەوە بۆیە لە ڕوو کاچوونە قوتابخانە خوێندنگا ڕوبەڕووی کێشە ئەبوونەوە لەبەری ڕفتار و هەڵسوکەوت و قسەکردنیان زۆربەی ژنانە بوو ئەمە کێشیان بۆ دروستەکەن بەڕێزان ئێ باشە باوک خۆ وجودەکەی هەر ئەوە نییە جسمیان لە ناو ماڵ بێ وڵەوە نیە من لە ماڵەوەمەوە نییە بۆ خۆم یەمەوانێ دانیشتوم ئەوە بەس بە جسم بە جەستەتەوە لە ماڵەوەی بەڵام دەورن نییە مناڵەکە زۆر شتەیە کە پێویستی بۆی تۆ قسەی لەگەڵا بکەی یارمەتی بی شتی بۆ ڕوونکەیتەوانێ چیرۆکی بۆ خوێنیتەوە یاری لەگەڵاکەی لەگەڵ خۆ دەیبێتە دەرەوانێ ئەمانە هەمووی صفاتی جوانن لە تۆە ئەبێ مناڵە لاسایی بکاتەوە ئەجیناوان نەبێ ڕۆڵەکەی وەکو پێویست کەوتمان ڕۆڵی نێرایەتە لە کۆمەلگا فێری نابێت بۆیە باوکەکان گرنگە
هاوکاری مناڵە خێزانەکانی بکە لێرە من ناڵێم لەوانەیە زۆر ئاساییش بێ ئەگەر قاپێکی لەگەڵا بشۆی بەڵام من ئەوە ناڵێم مەبەستم لێرە ئیشی ناوماڵ نییە من مەبەستم پەروەردەی مناڵە مەبەستم ئەوەیە هەموو ئەرکەکەی پەروەردەکردن و متابعەی مناڵ و ئەرکی قوتابخانەی و خوێندن و نازانم چی و کێشەکانی و چارەسەرکردنی گرفتەکانی مەخەنە ئەستۆی دایک چونکە دایک ئینسانە وەکو تۆ زۆر شتیشەیە دایک ناتوانێت خاستان بۆ کوڕ بیکە خاڵێکی در شێوازی پەروەردەی سەردەمیانە هەیە بەڕێزان بەداخەوەیمە ژمارەیەک ناڵم هەمومان بە ژمارەیەک کەمیژ نییە لە دایک و باوکەکان چۆن کاتی خۆی دایک و باوکیان ئەمانیان پەروەردە کردووە ئەمانیش بە هەمان شێوە مناڵەکانیان پەروەرداکەن لە کاتێکا دایک و باوکیان هەڵەبوون دایک و باوکیان نازێکی زۆریان ناوەمی ژەڵێ بەخوا منی چۆن دایک و باوکم نازیامێ و سنووری بۆ دانە نام و هەموو شتێکی بۆ جێبەجێکردنی شێن بە مناڵەکەی خۆم کە ئەمە هەڵەیەکی گەورەیە بۆیە ئێمە زۆر جار باسمان کردووە 5 شێوازی پەروەردەیی هەیە یەکێکیان دروستە جارێ نازداری هەیە ئەگەر تۆ بە نازداری بەخێو کراوی نابێ مناڵەکە بە نازداری بەخێوکە هیچکە هەڵەیە مناڵەکە کەسێتێکی لاوازیە بێ سەدان کێشە زۆر باسمان کردەوە تند و تیژی و لێدان ئەگەر دایک و باوکە هەڕەشیان لە تۆ کردو و تند و تیژ بوون و هەرپیان کێشاویت و کە گوایە بە تند و تیژی ئەوی بە پیا و ئەوی بە ژنێکی باش و ئەمە تۆ نابێ بەکاری بێنی لەبەرەوە هەڵەیەم شێوازە هەموو توێژینەوەکانە لە نەو مناڵانی تند و تیژیان لەگەڵا بەکاربێن مناڵەکانی شەڕخواز دەرەچن ئەوانش لە داهاتوە تند و تیژە بن بڕوایان بەخۆیان نابێ هەست بە کەمیەکان ڕق و کینەیان نەبێت چی دەیان کێشەی هێکەوە ئەمە دوانی هەڵە سێم دوو جۆر پەروەردە ئەمەش هەڵەیە ئەگە تۆ جاران باوکە شتێکی وت و دایکی عکسەکەی کرد یا دایک و باوکە شتێکیان نەوت و نەنک و باپیر شتێک تریان نەوت تۆ نەچی بڵێ با منی جواب بکەم و هاوکو دایکم ئێمەوا پەروەردە کردووە نەخێرەمە هەڵەیە چونکە مناڵقەت فێر نابێ تۆ شتێکی پێ بڵێت و دایکی شتێکی پێ بڵێ کامتان ڕاستن ئەبێ هەردووکتان بڵێن ئەمە غەڵەتە غەڵەت بوو ڕاستە بەڵام بەداخەوە بینی لە هەندێک خێزانە ژن و پیاوەکە کێشەیان هەیە باوکەکە بە مناڵەکان ڕۆڵت تف مەکە دایکە لەقەی چەکە مناڵە با بیکات لێکولی شەکەی لێ تێگەچێتەوە تفکردن غەڵەتە بۆ بیکات لە ڕقی پیاوەکە هێڵێ یا دایک و باوکەکەڵێن ئەوە مەکە ڕۆڵە مەچۆرە دەرەوە کاتیەوە نییە نەنچی لەو لاوڵەقەی چێکە با بچێتە دەرەوە ئەمەش شێوازێکی هەڵەیە مە سێم ینی دوو پەروەردە دوو شێوازی پەروەردەکردن ئەبکەواتەگە تۆ وەختی خۆی دایک و باوکە و پەروەردەیان کردووی نابێت تۆ مناڵەکەمان پەروەردەکەی شێوازی توانێت بەڕەڵاکردنی مناڵە و ئیهمالکردنیەتی و لێی نەپرسیتەوە چیەکە لە دەرەوە بۆ خۆی ئەستوڕێتەوانێ و چیەکە تا دوای دایک و باوک نوێژ میوانێن ئێمە شەڵێ شێوازی پێنجەم کە دروستە ئەوەیە ئێمە شێوازێکی دیموکراسیانە بەکاربێنین یعنی چی دیموکراسیانە یعنی لەسەر کارە جوانەکانی پاداشتی بکەین و هەمومان بڵین کارێکی باشە کردو دەست خۆش بێ لەسەر کارە هەڵەکانی لێپرسینەوەی لەگەڵا بکەین زەبط و ڕەبتی بکەین لێ قوبوڵ نەکەین کەواتە ئەمەد پەروەردێکی دروستە تا ئێستا لەم شێوازەمان باشتر نییە کەواتە نابێت تۆ وەکو دایک و باوک چۆن دایک و باوکی خۆت بە مناڵی پەروەردەیان کردو توێش بڵێ من واکەم نەخێر پێویستە هەوڵ بەی خۆتمان دووکەی بە دوای سەرچاوی زانستیا بگەڕی ئێستا سەدان کتێبێ دەربارەی پەروەردەی مناڵ دەیان بەرنامە هەیە بخوێنەرەوە لە یوتیوب هەزاران شت هەیە پەروەردەی مناڵ ئێمە لە بیدایەتە وتمان قورسە بەڵام مستەقبلێکی باش بۆ خۆت دابینەکەی بۆ مناڵەکە و دابینەکە بەختەوەرەبی تۆ کە مناڵەکە و دەروون دروست بێ کێشت نامێنە یەکیشتر لەوانە گرنگە ئێمە مناڵەکانمان علم الغەیبیان نییە نازانن لە ناو دڵ و دەرونی ئێمە چی هەیە واتە ئێمە ئەبێ بۆ مناڵەکانمان ڕوونکەینەوە چ ڕەفتارێک گونجاوە بیکەن چ ڕەفتارێک گونجاو نییە بیکەن تەنانەت لەگەل لە قوتابخانە خوێندنگاین لە باخچەی ساوایانین ئەبێت لەو حەیەکە بێ تابلۆیەکە بێ ئەمانەی تیان نووسرابێ بۆی مناڵەکە سبێنی نەکەوێتە بەر هەڕەشە و لێدان ئەبێ بنووسی مەسەن تفکردن ئێمە قوبوڵی ناکەین تفکەی کارێکی هەڵەیە نابێ شەڕ بە مناڵەکەی دفرۆشیت و لێی بێ نابێ کتێبەکان بدڕێنی نابێ نازانم دەم و چاو پیس و چەپەڵ بێ نابێت جلەکانی وابێ نابێ کاغەز فڕێوی سەعرزەکە بۆ نمونە کەواتە مناڵەکەی خوێنێتەوە پێشیاڵێن ئەڵێن ڕۆڵە ئێوە لێرن لەم باخچەی ساوایانە ئەم شتانە بکەن ئێمە پاداشتانەکەین کاتی سەوزتانێنێ هەدیەتانین لە دوایە ئەم شتانشکەن دێت تا قوبوڵ ناکەین کاتی سوورتانێنێ و دوایی سزاتانە دەین لە ماڵیشەوە بە هەمان شێوە ئەبێ مناڵەکەم بزانێ ئەم ڕەفتارانە غەڵەتە ئەگەر کردی لێ پێچینەوەی لەگەڵەکەم لێ قوبوڵ ناکەم و ئەم ڕەفتارانەش ڕاستە بۆیە ئەبێ ئێمە وەکو دایک و باوک شتەکان بۆ مناڵەکانمان ڕوونکەینەوە ئەم مناڵە نازانێم کارە باشە یا غەڵەتە ئێ باشە کە نەزانێ گوناحی چییە تۆ سبەینە عقوبەی ئەی تۆڵی بۆ واو کرد بۆ تفکر ئەرێ بۆ دەستەکرد بە گیرفانی باوکتا
ئەرێ بۆ قژی خوشکەکە و ڕاکێشە ئەرێ بۆ یاریەکانی کۆنە کردەوە کاکە گیان خۆ بە من نەوتە من زانم ئەم شتانە بێ بکەم بۆیە مناڵەکانمان ئەبێ لە سەرتاوە بزانن کە ئەم ڕەفتارانەی پێویستە لە ناوماڵا بیکەن ئەمانەیە واگەرم ڕەفتارانەیان کرد ئەمەلیان قوبوڵەکەین و پاداشتی ژەکرێن و ئەم ڕەفتارانەش نابێ بکەن کاغەزێکە ئەیخەمە ناو قوتوویەکەوە ئەم سەبەتم بۆ داناوە کوڕم لێدای بتمە بۆ داناوە بۆ فڕێیتەوێ شتەکان نابێ بۆ کەس بە خوشەکە تابی نابێ شەقی تێڵبی نابێ قژی ڕاکێشی نابێ ئەمە بکەیت نابێ ئەوە بکەیت ئەمانە مناڵە بێ بکەواتە ئەگەر مشتەکانم بۆ ڕوون کردەوە پێش وەخت پێشەوەی هیچ شتێ بکات مناڵە زانێ ئەمانە غەڵەتە بۆم ڕوون کردوێتەوە وەڵام دێک لە وڵاتان دایک و باوکان هەر لەو حی لە ژووری مناڵەکەی نووسن بە دەرگاکەیە ئەمە غەڵەتەوە ئەمانە نابێ ئەوکو چۆن لەو سلایدا هەیە زەڕبێکی لێ ئەوانە نابێ سەیرێکە ڕۆژانە ئەیبینێ بەڵام بێ پێش خەوتن دانێ بشۆی کەچووی بۆ مەکتەب یا بۆ باخشەی ساوایان جلەکانی لەبەرکەی کە هاتیتەوە جلەکانی بە ڕێکوپێکی دانی کە یاریەکەی دوای یاریەکانی کۆکەیتەوە ئەمانە هەمووی کاری دروستن بەڵام ئەوانی نادروستن ئەمانن نابێ شتەکان فڕێبیتەوە لاوە نابێ ئەوە بکەی ئەوە بکەی ئەوە بکەی ئەگەر ئەوە کرد ئاوە لەگەڵاکەین ئەمە بەڕێزان شێوازێکی زۆر زۆر دروستە لە پەروەردەیە بۆیە تکایە مناڵەکانتان لە ماڵەوە کووتمان عیلم الغەیبیان نییە نازان چی لە داو دڵ و دەرونی توایە بۆیە پێشی بکەونە هەڵەوە بێت تۆ شتەکانیان بۆ ڕوونکەیتەوە یەکیتر بەڕێزان لە ڕەفتارەکان یاخوداڵن شێوازێک کە بۆ ڕەفتاری دروستی لێ دروست بێ ئەوی ژەوەیە بێ قسەمان گفتمان لەگەڵ کردارمان وەکو یەک بێ نور باوکو دایکەیە ئەلە ڕۆڵە جگەرەمە کێشن جگەرە خراپە سیەکانتان ڕەشە بێتەوە هەزاران کەسێت تووشی سەرەتان بوون تووشی شێرپەنجە بوون بەهۆی جگەرە کێشانەوە کورە جگەرە تووتن 3000 مادەی خەتەری تایە لە هەمیان خەتەتر نازام قەتران و نیگۆتینە چیچێ کەچی خۆشی پاش 5 دقه فشکە فشک جگەرا کێشێ ئێ چۆن مناڵە بڕاپەیەەکە چۆن ئەو کوڕە هەرزەکارە و جۆ لێگرێ چکە تۆ قسەکان عکسی کردارتە خۆی کرداریش مهمە ئێستا لە پەروەردەی نوێ بە ڕێزانڵێ قەت بە مناڵەکەەوە مەڵێ درۆمەکە درۆ خراپە دزی مەکە دزی خراپە جنێ و مەیە جنێ و خراپە لە ئەمانە هیچی مەڵێ بەس لەبەر چاوی درۆمەکە لە چۆ فێرە بێ خۆ بۆ ماوەی نییە بەس لەبەر چاوی جنێ و مەیە لە چۆ فێرە بێ قەت فێر نابێ بەڵام ئێمە کێشەکەمانەوەیە بە ڕێزان ڕۆژی 100 درۆ دوو لە ڕوویەوە لە بەردەم مناڵەکانمانەکەین لەن درۆژ عیبە باشە بە کردەوە شتێکەکەین بە قسەکانمان عکسیەکەن بۆیە مناڵەکانمان متمانەمان پێ ناکەن مناڵەکانمان جۆمان لێ ناگرن مناڵەکانمان بە قسەمان ناکەن بۆیە ئەگەر دەتەوێت لە ژیانە بەختەوەربی خۆت پێش مناڵەکان چکەگەر مناڵەکانە دەروون دروست بوون و کەسێتێکی بەختەوەرە بی تۆش بەڵام ئەگەر بێت و کردار و ڕەفتارەکانمان عکسی یەک بن لەگەڵ فعلمانە لەگەڵ قسەکردنمانە جیاواز بن بێگومان مناڵەکانیشمان هەمان کۆپی ئێمە دەرەچن ئەو کاتە فێری جگەرە کێشانە بێ فێری نێرگە لە کێشانە بێ لە نادی و کافتریا توژی کێشا بێ خۆنەخواستە لەوانەیە برادری خراپ بەرە و ئیدمانی بەرێ ئالوودە بێ بە مادەی هۆش بەرە و دوایە تووشەبین بەدەستێ بەڵام بۆ چێ ئەگەڕێتەوە بۆ پەروەردە سەقەتەکەی خۆمانەگەڕێتەوە چه هیچ کەسێ نایەتە دنیا و بە ڕێزان مدمین بوو بێ لەسەر مخدرات و مادەی هۆش بە درۆزن بوو بێ پیاوکوش بوو بێ دز بوو بێ چی بێ هەمووی لە ئەنجامی ژینگەوەیە هیچێ لە ژینگەکان خێزانە هێمە لە ناو خێزانە ئەگەر جوان مناڵەکانمان پەروەردە نەکەین چی دەرەچێت هیچیشتر لە شێوازەکان بە ڕێزان ئێمە قودوین بۆ مناڵەکانمان تا ئەتوانین لە نەڕەنەڕ و هاتو هاوا دوورکەوینەوە بە ڕێزان چکە مناڵەکانمان کۆپی ئێمن بڕواتان هەبێ ئێستا لە هەر باخچەیەکی ساوایان بڕۆ مناڵ ڕفتاری سەیریکە یەکسەر کۆپی دایک و باوکیانە چکە چۆن پەروەردە کرابێتن ئاوا ڕفتارەکەن تۆ گەر باوکەکەت بنەڕێنێ و هاوار کە بەسەر مناڵەکەی و جنێی پێبە ئەم مناڵە سبەینی لەگەڵ دایک و باوکە لەگەڵ خوشک و براکانیە لەگەڵ هاوڕێکانیە هەمان ڕفتار بەکارین چکەرەوە فێر بووە تۆ کە قسەیەکی کرد زلەیەکی لیا و شاپێکی لیا و شەقێکی تێڵ و تفێکی لێ کرد دوو لە ڕوویەوە ئێمە مناڵەش هەرەوە فێرە بێت چکە ئێمە نمونەیەکی ناشرین بوون بۆ مناڵەکانمان بۆیە تا ئەتوانن ئێوە لە بەرچاوی مناڵەکانتان ڕفتارتان جوان بێ بەخوات جنێ و بێ مناڵەکە و جنێ و فرۆش دەرەچێت بەخوات فی لێ بکەویش تفەکات ئەگەر بە تۆش نەوێرێتەوە بە خوشک و براکەیە وێرێتەوە لە باخچە مناڵ چڕوقی لێ بگرە لێی بە تۆڵەی خۆی لە کەسانی ترەکاتەوە بۆیە تا ئەتوانین ئێمە وەکو دایک و باوک کۆنتترۆڵی خۆمان بکەین
ڕاستە تووڕابین لە مناڵەکانمان، ڕاستە عەسەبیە بین، بەڵام کۆنتڕۆڵ لە دەست نەین. چونکە مناڵەکانمان دوای ئەوە وەکو ئێمە ڕەفتارەکەن ئەو کاتە چارەسەر ناکرێن. تەواو هەر شتێکیش بەڕێزان زۆر دووبارە بێتەوە ئەبێ بە خوش چەند خویەکی ژێ بکەسێتیمان، چکە ئێمە خووەکانمان چی عادەت کۆمەڵی ڕەفتارە زۆر دووبارە بۆتەوە. خاڵێکی تر ئێمەی دایک و باوک داخۆ زۆر جار لە کاتی مناڵەکانمان هەڵە ئەکەن اینجا لێپرسینەوەیان لەگەڵەکەین، اینجا سەرنجمان ڕاکێشن، بەڵام کە کاری چاگەکەن ئیشێکی باشەکەن احتیمامیان پێ نایەن. بۆیە ئێمەی دایک و باوک نابێت لە کاتی هەڵەکردنی مناڵەکانمانە سزایان بین، بەس تەنها دەبێت کاتێک کارێکی باشی ژەکەن پاداشتیان بکەین. یعنی لێرە لەوانەیە زۆر کەس بڵێ باشی ئەمەیانی چی؟ بۆ نمونە بەڕێزان مناڵەکە و لە باڵەوانێ ئەبینی شتێک کەوتووە لە عەرزەکە کۆیەکاتەوە. ئەگەر تۆ سەرنجی ئەم ڕەفتارە دروستە باشەی مناڵەکە و نێیت نەڵی دەست خۆش بێ دووباری ناکاتەوانێ، ئافرینی لێ نەکەی، دەستێ بەسەریان نێنی، چەپڵێکی بۆ لێ نەی، ماچی نەکەی، نقڵێکی نێیت، هەر شتێک بێ دووباری ناکاتەوە، کە دووبارەشی نەکردومانەوێت کردارێکی جوان سەرنجی ئێمە ڕانەکێشە هەمالمان کرد، هەر شتێکی هەمالی کەی لە بیرەچێتەوە. قانونەوە لە یاسای فێربوونی ڕەفتارە. بەڵام کاتی جنێوێکە یاکسەسەن بەوچ بواو کرد. زۆر جار مناڵ بۆی ئەم ڕەفتارە هەڵاکە بۆ ئەوەی سەرنجی بین، بۆ ئەوەی احتیمامی پێبین. ئەی ئەوە لە کوردەواری خۆمانە زۆر جار ئەگەر کەسێ بێزراو بواە، ئیهمال بکرایە، کەس احتیمامی پێ نایە، ئەچوو لەسەر ڕێی گشتی کانی بواە، گوندەکەیان بووە دوو لە ڕووی ئێوە پیساییە کرد، بۆ ئەوەی هەر هیچ نەبێ خەڵک بڵێ دوو لە ڕووی ئەمە چ سەگ بابێمەی کردووە، هەر بەوەش ناوی بێنن پێی خۆشە. تەبیعەتی بەشەر وایە بەڕێزان. بۆیە ئەگەر تۆ کردداری جوانی کرد احتیمامت پێ نەیە و گرنگی و پێ نەیە و سەرنجی تۆی ڕانەکێشا چه کاری خراپەکات. بۆیە زۆر جار مناڵەکانمان بۆ نمونە پێمان دایە باوکە جوابی ناینەوە، مەزغوڵین لە مۆبایلەکەمانەوە، دایە باوکە پێویستی بە شتێکی قەڵەمێک کێوێ، یارمەتیەک کێوێ، هاوکاریەک کێوێ، هاوارەکات، دایە باوکە هیچ جوابی نایە، کەوتی دایە باوکە چی لێ جەرگم چاوی لێ. کەواتەی تر لەمە دووە بۆ ئەوەی مناڵەکانمان ئامانجەکانیان بێتە دی، حەز و ئارەزوەکانیان تێربێ، یا ئەوەی لە نێو مێشکایەتی و پێمانەڵی بێتە دی هاوارەکە و نەڕێنێ. چێ فێری نەڕەنەڕی کرد؟ منم، تۆ بووی. ئەگەر وتی دایە بۆ جوابن نایەوە، ئەیکەوتی بابە بۆ نەوگو جەرگم، بۆ نەوت بەڵێ بە قوربان چی دێ، هەتا نەی نەڕان و ئیزعاجی نەکردی جوابن نایە. جا ئەمە بەڕێزان زۆر جار بەبێەوەی بە خۆمان بزانین مناڵەکانمان فێری کۆمەڵ ڕەفتاری ناشرین نەکەین، دوایی ژەڵێ نەمە لە کووە فێر بوو، وەڵا لە ئێمەوە فێر بوو، بەبێەوەی هەستی پێ بکەین. تەنانەت بەڕێزان من زۆر جار بە نمونە هێناومەتەوە بەبێەوەی دایک و باوک هەستی پێ بکات، مناڵ فێری ترسەکات یا ئەتوانی عەکسی ئازایەتی فێرکەیت. چۆن زۆر جار خوشکمان دایکمان خێزانەکانمان ئافرەت بەگشتی ینی زۆر جار لە حەشەرەیەکە ترسێت، مەسەن سیسرکێکە بێ، ئەگەر ئەم دایکە سیسرکێکی بینی لە مطبەخەکە، مناڵەکە خۆ لە مطبەخەکەش نیە، لە چێشخانە نیە بەڕێزان، مناڵەکە دوورە لە هۆڵەکە بەس چاوی لە دایکێتی، یان لە حەوشەیە و چاوی لە دایکێتی. ئەگەر ئەم دایکەوتی وەی ڕای کردە ئەو لاوە بڕواو هەبێ مناڵەکە بەس سەیری کرد، جاری دووەم ئەم مناڵە ئەگەر ئەم سیسرکە بینێ جەڵە وەی وەکو دایکی ڕاکە، کەواتە ئەم ڕفتارە هەڵەی دایک بوو بەبێەوەی بەخۆی بزانێ مناڵەکەی فێری ترس کرد. بەڵام ئەگەر بە پێچەوانە و دایکێکی تر دوو لە ڕوویەوە تاکە نەعلی یا ماسیحەی چێڵگرتا و پیا بکێشایە تێیگرتە لە سیسرکەکە یا لە مشکێکە یا لە هەر شتێک بێ، ئەو کاتە مناڵەکەش بۆ جاری دووەم ئەگەر ڕێکەوتی هەریەکێ لەو شتانەی بکرا ئەویش پیاکێشە، کەواتە حاڵەتی دووەم دایکی دووەم مناڵەکەی فێری ئازایەتی کرد، بەڵام دایکی یەکەم مناڵەکەی فێری ترس کرد، چکە خۆی ترسە. مەبەستم لەم خاڵانە چێ بەڕێزان، ئێمە زۆر جار ڕەفتاری نابەجێ ئێمە فێری مناڵەکانمان یەکەین، بەبێەوەی بە خۆمان بزانین، بەبێەوەی هەستی پێ بکەین، بەبێەوەی مەبەستیشمان بێ فێر بن. بەڵامی ترەوەی شتێکی تر هەیە بەڕێزان، ئەبێ هەموو دایک و باوکێ بیزانێ سەری پەنجەکانی دەستمانکەن وەکو یەکن، مناڵەکانیشمان وەکو یەکنین. بەڕێزان شتێکی پێڵن جیاوازی تاکی فڕۆقی فەردی، هیچ مناڵێک کۆپی مناڵێکی تر نییە. بۆیە گەورەترین هەڵەی ئێمەی دایک و باوکەوەیە یا مامۆستا ئەوەیە مناڵەکانمان بەیەکتی بەراوردکەین، یا یەک جۆر جلوبەرگیان لە بەراوکەین. خۆمە تەکسینین باوکە جان، هەر یەکە و حەزێکی هەیە، ئەم حەزی لە ڕەنگی شینە و حەزی لە ڕەنگی سەوزە، و حەزی لە ڕەنگی ڕەشە و حەزی لەوەیە.
یاخود ناچاریان کەن وەکو ئێمە بیرکەنەوە یان ناچاریان کەن ئێستا زۆر جار ئێستا کاتی پڕکردنەوەی ئەم فۆرمی شەشی ئامادەییە دوانزەکەیە بڕاو هەبێ زۆر کەسێ پەیوەندیەکە من حەزم لەو شوێنە باوکم مەڵێ بێ تۆ بینوسی دایک مەڵێ بێ ئەوە بنووسی بچیتە ئەوێ دایک و باوکی وەختوی حەزیان لەم شوێنە بووە نەیان توانێت تەواویکەن ئەیان نەوێ حەز و ئارەزووە کۆنەکەی خۆیان لە ڕێگەی مناڵەکانیانەوە تێرکەن لە کاتێکە مناڵەکەی حەزی لەوە نییە مناڵەکەی تواناکانی بۆ شێوە نییە بۆیە تکایە جیاوازی تاکیتان لەبیر نەچێ مناڵ بەخۆی بەراورد بکە مناڵەکانمان لە زیرەکیە بەڕێزان ئێستا ئەو سلایدەیە بینن ئەوە نۆ جۆر زیرەکیە کە زانایەک ناوی گاردنەرە تا ئێستا سەلماندوویەتی یەکلای کردوێتەوە کە نۆ جۆر زیرەکی هەیە نەک یەک جۆر لەوانەیە مناڵێکمان لە فیزیا و ڕاضیات تا زیرەک بێ بچێتە علمی بەڵام مناڵێکی ترمان لە جوغرافیا و مێژوو نازانم زمانە زیرەکە بێ بچێتە ئەدەبی ئەوتوە دەست من و تۆ نییە تواناکانی وایە یەکتر لە شوێنی مەکان و ئەم شتانەی کە عیلاقەی بە شوێنەوە هەیە ئەمە بۆ هەندەسە باشە یەکتر لە بواری لوغە و زمانە باشە ئەمە بەشی زمان باشە کەواتە بەڕێزان مەبەستم لێرەیە چییە تۆ کوڕەکە و بڵین لە 7 دەرسا دەرچووە لە 2 دەرسا دەرنەچوە نابێ بڵێ داوەشەی دوو گوڵاڵە سوورە و تیا هەکچی مامەکە و پور زاکە و ئامۆزاکە و خاڵۆ زاکە و دەرچووە لەوانەیە ئەو لەو توانایانەی هەبێ و باش بێ و ئەمەم توانایانی نەبێ بەس لەوانی ترا باش بێ بۆیە هەڵەیەکی گەورە ئەکەین بەڕێزان ئێمەی دایک و باوک مناڵەکانمان بێکتی بەراوردکەین هەر مناڵ و کەسێتی خۆی هەیە بۆیە نەچی مناڵەکە و بە مناڵەکەی ترێ بەراوردکەی کوڕ بێ بە کوڕ بێ کچ بێ بە کچ بێ کوڕ بێ بە کچ بێ هیچ چێشەمانێ ئەوە هەر بە ئامۆزا و پورزە هەر نابێ بەڵام بەخۆی بەراوردیکە لە وەرزی یەکەمە 4 سفری تیا بە باوای دابنێ سا کردوێتی بە 3 سفر دەست خۆش ئافرین دەرسێکە پڕ کردوێتەوە ئیشەڵا و سیانەی تریش پڕەکەینەوەنە کەواتە ئێمە بێ مناڵەکانمان بەخۆیان بەراوردکەن لە بینی کاتێ بۆ کاتێکی تر نەچین مناڵەکانمان بەیەکتی بەراوردکەین چونکە هەر مناڵە و کەسێتی خۆی هەیە هەر مناڵە و توانای خۆی هەیە هەر مناڵە و حەز و ئارەزوی خۆی هەیە شتێکی تر هەیە بەڕێزانێمە خاصە مناڵانی 4 ساڵ و 5 ساڵ و 3 و هەتا 6 و نزیک حوتیش ئەمانە نۆرە نازان بەڕێزان یعنی کەسێکن بە پێی تێرەکەی پیاجێ لە قۆناغی دووەمی گەشەکردنان زیاتر بە دەوری خۆیان ناخولێنەوە ینی خۆیان سنتەرن وازانن هەموو کەسانی تر کەون لە خزمەتی ئەوانان بۆ ئەگەر تۆ دوو مناڵێ هەبێ یەکیان 8 ساڵ بێ یەکیان 4 ساڵ بێ 4 یاری بۆ 4 ساڵەکە بکڕە یەک یاری بۆ 7 ساڵەکە بکڕە ئەو مناڵە 4 ساڵەکە یاریەکە 7 ساڵەکە شێ بە 4ەکەی خۆی تێ ناخۆت چکە وەزانێ هەموو شت هەر ئەوە نازانێت کەسانی تریش وەکو ئەو حەز و ئارەزویان هەیە ناتوانێت خۆی بخاتە شوێنی کەسانی تر ئەمانە لە قۆناغێکان پێڵن خولانەوە بە چواردەوری خوت تەمەرکوز حەولە ذات ئیگۆسنتەریزم پێڵێن بە پێی نەزارەکەی پیاجە کەواتە ئەنانی خۆپەرستە بۆیە نابێت عازیم بڵێ مناڵە وایە پیاکەشین ئەمە قۆناغەکەی وایە بەدەست ئێمە نییە اینجا چۆن وای لێ بکەین مەسەلەن فێری نۆرە بێت یعنی ڕەچاوی کەسەکانی تر کات لێرە شتێک کە ئێمە زۆر جار بە نمونەی هێنینەوە پێڵێن گۆپاڵی قسەکەر تەبەن ئێستا مناڵانی باخچەی ساوایانمە بۆ نەکەرەوە مناڵانی لە ماڵەوە نیان قسونتە باخچە حتا لە باخچەی ساوایانیش ئەوەیە مناڵەکان هەمویان بێکەوە قساکەن منەمێ یەکی قسە بکات ئەوانی تر گوێ بگرن بۆی سەریان نێشە بۆیە شتێکەیە بۆ نمونە توانی ڕاستەیەک ئەتوانی دارێک گۆپاڵێک چوزانم گۆچانێک هەر شتێک لە بەردەستا بوو ئەیتە دەست مناڵەکان ئەڵێ هەر کەسێ بۆ نمونە ئەم پۆینتەرە ئەڵێن هەر کەسێ ئەمەی پێبوو ئەوە قساکە دەها بەدەستێوێتی ئەمە ئێمە دەست مناڵێک ئەو قسەمان بۆکە چیرۆکەمان بۆ باسەکە و پرسیاری لێکین جوابمانێت و مناڵەکانی تە قساکەیت یەکسەر بیرەخێنەوە ئەها بەدەست چێوەیە دارەکە ئەها گۆپاڵەکە بەدەست چێوەیە بێدەنگە بن ویستیان قسە بکەن و ئەها بە کەواتە پاش ماوەیەک دەقەیشتری ئەم بەیەکێکی تریان وەرە باوکە گیان یاڵە سەرەی توێ قسە بکە اینجا پاش تۆزێکی تێن بە یەکێکی تریان بەم شێوەیە بەردەوامە بین ئەمە مانای چییە؟ ئەمە وا لە مناڵەکان مانەکەین فێری نۆرە بن ڕێزی کەسانی تر بگرن هەر بۆ خۆیان شتەکان نەقۆزنەوە ئیستیغلالی دانیشتنەکە یاریەکە یاخود چالاکیەکان نەکەن ئەمە گرنگە بەڕێزانە بێ مناڵەکانمان فێرکەین تەنانەت حتا لە دوایە باسیەکەین ئاماژەی پێکەین ئەگەر یەک شتانێ جۆرێک لە یاریتان هەیە لە ماڵە هەردوو مناڵەکە حەزیان لێتی ئەبێ لێرە شەوکو نۆرە فێریانکەی بڵە باوکە جان 5 دقە تۆ یاری پێ بکە ها سەعاتەکە لەسەر یەکەکەیە با بچێتە سەر دووەکە تۆ یاری پێ بکە یا هەتا سەر سێکە تۆ یاری پێ بکە دوایی لە سێکەوە تا پێنجەکە 10 دقەیتە تۆ یاری پێ بکە بێ بە قوشەکەەوە ئەو یاری پێ بکە بەم شێوە بەڕێزان لە زۆر کێشەی مناڵەکانمان ڕزگارمانە بێت
خاڵێکی تر هەیە بەڕێزان بۆ ئەوی ئێمە نەکەوینە هەڵەوە لەگەڵ مناڵەکانمانە با پەروەردەیەکی دروستکەین با کەسێتێکی سەرکەوتویان هەبێ ئەویژەوەی نابێ ئێمەی دایک و باوک نابێ ئێمەی دادا نابێ ئێمەی مامۆسا ملکەچی ڕەفتارە نادروست و هەڵەکانی مناڵەکانمان بیت بۆ نمونە مناڵی هاوارەکە ئەو گریە نەچی تەسلیم بیت چونکە گەورەترین هەڵەی ئێمەوەی هەر مناڵ گریا و لە باوەشیکەی بۆ نمونە مناڵی چوو بێ ئەو کاتە فێرە بێ هەر بیەوێ لە باوەشێکی دەسەکا بە گریان ئەگەر نەوکی دە باوەشی لەوانی تۆ نەتوانی مەشغوڵی بە مناڵێکی ترەوە خەریکی چێژ لێنانبی ناوماڵ پاکەی تۆ نابێ مناڵ هەر بە باوەشمانەوە بێ هەبێ لەسەر عەرزەکە شابێ پاڵکەوێت لە ناو لانی کابێ لە ناو چیابێ نازەم چێت بۆیە کاتێ مناڵ داواکاریەکێوێ ئێوە ئاگاتان لێبێ دایک و باوکی بەڕێز نەچن دوای حەز و ئارەزووی مناڵەکانتان بکەین بەداخەوە زۆر دایک و باوکەکەوێتە ئەو هەڵەوە مناڵەکانیان چی داواکەن ئەڵێ با عاجز نەبێت خوا با نەگریا بۆی جێبەجێەکەن نەخێر ئەمە هەڵەیە لەلایەنی پەروەردەییەوە مناڵ چی پێویستە ئاگاتان لەم خاڵە بێ مناڵ چی پێویستە ئەبێ ئەوەی بۆ بکەین نەک چی حەز لێیە زۆر جار مناڵ حەزی لە زۆر شتە بەس خراپە بۆی حەزی لە چەوریە حەزی لە شیرینیە حەزی نازانم لە چییە ئەمان شتی سوێرە ئەمانەس ئەم هەموو شیرینیە بخوا دان لە دەمیان نامێنێ قڵەوە بێت چی ئەمە حەزی لێتی بەڵام ئێمە ئەو شتانەی بۆ ئەکڕین ئەو شتانەی بۆ دابینەکەن کە پێویستی پێیەتی نەک حەزی لێتی ئەگەر پێویست بێ و حەزیشی لێ بێ باشتر بەڵام زۆر جا مناڵ حەزی لە شتێکە بەڵام پێویست نییە بۆیە ئێمە نابێ ملکەتیان ئەگەر بۆشمان نەکەی دەسەکە بە گریان دەسەکە بە هاوار ما نەگرێ تووڕە ئابێ ئەگریا نەچیتە ژێر بارەوە یەکسەر بڵێ مەگریە مەگریە بۆ جێبەجێەکەم نەکەی ننکێ با پیرێتە داخولکە بڵێ دەبۆی بکە سەرمانێشە با هەفتەیە سەرێ بێشێ نەک هەموو ژیانە سەرێ بێشێ بۆیە مناڵ نی سعاتە گرێ با بگرێ سعاتێک گرێ با بگرێ دوو سعاتە گرێ با بگرێ هیچ مناڵێکە تا ئێستا بە گریان نەمردووە دوای دوو سعاتەکە کە تۆ پشتی تێکرد و جۆ نێایە و ئیهمالی کرد تۆبە ئەکات و بێدەنگ بە تاقی نامێنیتر و نوزەگەی کەمە بێتەوە بەڵامە تۆ زێگیری ئەو سەر مێشە دەبێت دەنگی کە باوک لەو لاوەخەریکی فەیسبووکە نازام سەیری چیەکە دەبێت دەنگی کە دەبیێرە چێ ببیێرە نابێ مناڵی 4 ساڵە 3 ساڵە 2 ساڵە ساڵە وەختە ئایپاتەکان بۆ داناوە والله نازم کاتمان بێت تۆ باشە بە ئەم خاڵە حەزەکەی قینە پەیوەندەکانی وەرەگرین بە خاڵێک تر باسکەین یەک ڕاو بۆ چوور بە ڕزانەمەی کە لێدا باسمان کرد کە ئێستا پێش ئێستا ئاماژەمان پێکردم ئەبێ ئێمە کاتێک لەگەڵ مناڵەکانمانە مامەڵە ئەەکەین هەمومان نەزانین کاری باشی و کاری خراپچی چی هەیە نەزانێ هەمومان نەزانین ئەم کارە ئەم ڕەفتارە مناڵەکەمانێکا باشە ئەبێ هەمومان بڵین دەستی خۆش بێ ئافەریم لەسەری بەردەوام طبعا هەر بە طبیعەتی بەشەریش وایە ئەگەر ئێمە کارێکەکەین لە ئەنجامی ئەو کارە و دەستخۆشیمان لێ بکرێ دووبارەیەکەینەوە سێبارەیەکەینەوە چەند بارەیەکەین پاش ماوەی بێ بەخوو بە عادەت ئیتر عقوبەشمان بن وازی لێ نایەنین بۆیە ئێمەی دایک و باوک ئێمەی مامۆستا لەگەڵ خێزانیشە ئەبێ هەمومان کۆک بین ڕێک بین لەسەر یەک جۆر ڕەفتار ئەویش ئەوەیە هەر کاتێ مناڵەکانمان کارێکی باشەکانمان دەستخۆشی لێ بکەین بەڵام کارێکی خراپەکە نەوەڵالی قبول ناکەین بەڵام مەرج نییە لێی بی لێدانی جەستەیی بێ چە لێدانی جەستەیی خراپە بە ڕێزانێمە لە زۆر جار ئیشارەتمان بێ کردووە واتە ئەبێ ئەم دایک و باوکە دووکیانێک هەڵوێستیان هەبێ ئەی چی بکەینەڵێ ئێستا لەوان دایکێ بڵێ باشەی ئەی مناڵەکە جنێوەیە تفەکان نازەم چێکە ئەو کاتە شتێکمانەیە ئەڵێن کێشانەوە یا کەمکردنەوەی پاداش سەحبی مکافعی پیاڵەن یانی چی مەسەڵەن مناڵەکە و بۆ نمونە ئەرکەکانی قوتابخانەی جێبەجێ ناکە یاریەکانی کۆ ناکاتەوە نانەکەی لە کاتی خۆیان ناکە ئەو کاتە ئەڵین حەزی لە ماڵی نەنچێتی ئەڵین مادام ئەوە نەکرد ناوێن بۆ ماڵی نەنە حەزی لە ئایپاتە ئەڵین مادام ئەوە نەکرد ئایپاتەکە ناکەی ئەو شتێ حەزی لێتی لێمان ئەکەی با کاک کەمال لە سلێمانی وەرگی کاک کەمال جان فەرموو کاک کەمال فەرموو کاک کەمال جان فەرموو هەلو فەرموو کاک کەمال جان جۆم لێتە فەرموو ئەم کاتە داماشکای تۆ زۆر سپاس قوربان مەمنونتم پرسیارێکم لە خزمەتانە هەیە فەرموو لە خزمەتتان کوڕێکم هەیە پێی دەڵێن IDHD بدومانە بۆ لای دکتۆرێکی نەخۆشیەکێ پێی ئەڵێن IDHD هەلو ADHD بەڵێ بەڵێ نەک ئەی بەڵێ یعنی حرەکە و جوڵەی زۆرە و تەرکیزی کەمە بەس تەلەڤیزۆنەکە و کسکە کاک کەمال گیان تەلەڤیزۆنەکە و کسکە
لە مۆبایلەکە و گوێم لێ بگرا بەڵێ ADHD ئەو حاڵەتانن کە ئەیەکە ینی ئەتێنشن یعنی ئینتیباه ئەو دیەکە ینی دیسئۆردە ینی شڵەژان ئەیەکەی تریش هایپەر ئەکتیڤیتی ینی جوڵەی زۆر واتە بەو مناڵانە ئەڵێن کە جوڵەیان زۆرە هەر ڕاکە و هەڵبەز و دابەزەکەن لە هەمان کاشە تەرکیز و بە ئاگای وریاییان نییە ئەمە تەشخیص کراوە بە دەقیق ئەم حاڵەتەی هەیە لای دکتۆرێک چوونە لای دکتۆر بەبێ فەحەزبەت وتی ئەم عینەیە پاسکێ هەبوو شروعێکی بۆ نۆچین وتی بەڵێ ئێستا کێشەکە چییە کاک کەمال؟ وەڵای کێشەکەم ئەوەی ئایا ئەم مناڵە قابلی ئەوەیە بینێرینە مەستەر یا ڕەوزە چارەسەرەکەی ئەوەیە بە حەپۆس بە عیلاجی بەردەوامە بێ یا بۆ خۆی چاک وەڵا کاک کەمال جانجارێ ئەبێ تاکیدکەی لە 100% ئایا ئەمە ADHD هەیە کە زۆر جار مناڵ زۆرە جوڵێ لەبەرەوەی زیرەکە پرسیاری زۆرەکە ناوماڵ هەمووی قەنەفە و چواردەوری گیراوە هەر خۆی بەشتا کێشێ چالاکی زۆرە نیشاتی زۆرە ئەگەر دەرکە و فعلەن تێستی تایبەت هەیەەوە نیشانەی خۆی هەیە یعنی 5 دقە لە شوێنێکە ئۆقرە ناگرێ بەسەر دار و بەردا هەڵەگەڕێ بەسەر قەنەفەیە کێشەی زۆرە تەرکیزی نییە جۆ لێ ناگرێ بە ئاگانیە ئەگەر دەرچوو ئەوەیە ئەوە بەرنامەی تایبەت هەیە تەرکیزی بۆ زیاکەی ئەو جوڵە و ئەو چالاکیانەی هەیە و تاقە هەیە سەرفیەکەی و لە مەرحەلەیەکەی ئیشەڵا لێ ڕزگارە بێ و کێشەی نابێ با ڕێژین خانیش آخر کەس وەرگرین لە سلێمانی ڕێژین خان فەرموو ئەم کاتۆ باش دکتۆرگیان کاتۆ باش خوشی بە ڕێزم سەر چاو دەکەم دکتۆرگیان من کچێکی 5 ساڵم هەیە بەڵێ تقریبا وا بۆ مانگێکە چیە لە سەعات 3 شەوە ئیتر ئەم کچە هەر ئەگری بە بیانوی شتێکەوە بێتە لای ئێمە بخەوێ خۆی جیای هەیە ئەمە نەترساوە یعنی شەو خەبەریە بێتەوە بە گریانەوە زۆر بەگریان و نا بەسەر جارو بە بیانوێت دەمێڵێ دڵم نیە بەیەکا دەمێڵێ ئەترسم ئاخر چی ڕوویاوە ڕێژین خان لەم مانگەیە ئایا سەیری ئایپاد فلیمی ترسناکی کردووە لەگەڵ لە ناومانابوو لە تەعزیەکەیە ئیتر ئەوە زۆر تەأسیری تێ کردووە یعنی تەعزیێتان هەبوو لە ناو تەعزیەکەیە بوو بەڵێ بەڵێ زۆر باوکشمی خۆشەویست نازانم تەأسیری ئەوەیە زۆر ئولفەتی پێوە گرتووە ڕێژین خان خۆ دەزانی لە کاتێکا مناڵێکی 5 ساڵان یەتە ناو تەعزیەکەوانەیە ئەوە گیریا ئەو باسیێواکە ئەو باسی مردنەکە مناڵی لەو تەمەنە نازانێ مردن چییە لەوانەیە شەوە خەیەوە زانێ مردنە لەبەرەوە زۆر ئاساییە خۆی نابواە بەڕاستی بێتە ناو قەرەباڵغیە و گوێی لە گریان و دەنگە دەنگ و قسەی ئەم و ئەو بێ بە هەر حاڵ بە ئەم ماوەی لەگەڵ خۆتانە بخەوێ با گوڵۆب لە ژوورەکە ڕووناچیەکە بێ وردە وردە خوا نیعمەتێکی یاوە بێمانەویش لە بیرچوونەوەیە وردە لە بیرێچێتەوەی تر باسی مردن و شتی لامەکەن با سەیری شتی فلیمی ترسناک و ئەکشن و ئەمانەی مەسەرەن بۆ نمونەشی تۆقین و خوێن و کشتن و ئەمانە و مردنی تیا بە وردە و دەیشڵە لە بیرێچێتەوە گەڕێتەوە حاڵەتە ئاساییەکەی خۆی ئەگە پرسیاریشی دەربارەی مردن کرد بڵێ وەکو خەوێک وایە هەموو کەس چۆن بەشەوە خەوین ئاگامان لە خۆمان نییە هەرکە ئەو کەسانش کاڵێن مردون ئەویژە خەوێکی درێژە تا خوا ڕۆژێ بە خۆی بە ئاگای هێنێتەوانێ و ئەگەر باز بێچێتە بەهشتەوە توی باشوجانیشە لا بازمەکە وردەوە لە بیرێچێتەوە ئیشەڵا کێشەی نابێەوە ترساوەی تر ئەنوا خەیاڵات بۆ خۆی دروستەکە بۆیە لە ژوورەکەی ناوێرێ بخەوێ مناڵی گەورەترتان نیە لەگەڵی بخەوێ بەس وەکو خۆی لێ نایە نا دڵنیا بە وردە لە بیرەچێتەوە ئیشەڵا بەس کاتیەوێت بەسمەوە دوایی لەگەڵ خۆمان ئەتوانی تۆ خۆت لەگەڵی بچی لە ژوورەکەی بخەوی ئەگەر ترسی وەڵامان لێ کردووە ئاتیادی توانی خۆ بچی لە ژوورەکەی بخەوێت تا خەوی لەکەوێت دوایی بێتەوە ژوورەکەی خۆ وردە کاتیش بڕوە لەوانێ مانگێ دوو مانگی تر کەمترە بێتەوە ئیشەڵا نامێنێت ترسە نەبێت ببوو لە ماوەمان تەواو بوو ببوو لە ڕێژین خاوەڵا پێماڵن کاتەکە و تەواو بوو بینەرانی سەرانی خۆشەویست ماوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەکی خواتان لەگەڵ